خۆشحاڵین کە ئەم ڕۆژاتینەوە خزمەتتان بۆ قسەکردن سەبارەت بە دۆخی دارایی و ئابووری عێراق لە ئێستادا عێراق لە دۆخێکی ئابووریدایە کە بەڕاستی یعنی مای بەزەییە، چونکە عێراق ئێستاکە بەپێی ئەوەی کە نەوت سەرچاوەی سەرەکی داهاتەکەیەتی وای لێ هاتووە کە ئێستا مانگ بە مانگ موچەکەشی پێنادرێ. ئاخۆ ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت لە ڕووی ئابووریەوە یاخود ئابووری عێراق لە داڕمان نزیک دەبێتەوە، لە شکست نزیک دەبێتەوە، ڕێگە چارە چییە؟ ئایا لە عێراقدا ئەوانەی کە ئابووری ناسن چ ئامۆژگاریەک بە حکوومەتی عێراقی دەن بۆەوەی کە دەرچەیەک بدۆزێت تاوەکو عێراق لەم کێشەیە ڕزگاری بێت؟ معلومە کە سەرجەم کێشەکان لە دوای جەنگی چ ڕۆژەی نێوان ئێران و ئەمریکا بوو کە تەنگەی هۆرموز داخرا. ئەمە وای کرد کە عێراق نەتوانێت نەوت هەناردە بکە. ئێستاکە مانگ بە مانگ داهاتی عێراق کەم دەکاتەوە. ئەم مانگی ڕابردووە ئەم مانگەش چەندین وەزارەت موچەکانیان دواکەوت و قسە و باسی ئەوەشەیە کە بۆ مانگەکانی داهاتوش بە هەمان شێوە بە هەمان سیستەم بگرێ ڕەنگە زیاتریش دوا بکەوێت. ئەی کەواتە یاخود قسەیە تریشەیە وترێت کە ڕەنگە لە عێراق موچە بێتە 4 ڕۆژ یاخود 45 ڕۆژ جارێک. ئەمە بۆ عێراقێک کە چەندین ساڵانە دەفرۆشێ کەواتە دۆخی عێراق بەم ئاراستەیە بڕوات باسی هەرێمی شەکەین. هەرێمی کوردستان چی بکە لەم حاڵەتەیە؟ چۆن موچەخۆرانی خۆی دابین بکە؟ لەگەڵ دکتۆر ئەمر مامەوە لە ڕووی ئابووریەوە ئەمڕۆ قسە و باسی زیاتر دەکەین سەبارەت بە دۆخی ئابووری عێراق و هەروەها چارەنووسی موچەخۆرانی. دکتۆر سلااو لێبێ ئێوارەت باش. ئارت باش کاکفارس ئێوارەی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک باش. هیوادارین ئەمڕۆ بتوانین شیکارێکی زانستیانە و بابەتیانە و منتەقانە بۆ ئەمڕۆی ئابووری عێراق بکەین و بینێرە بەڕێزەکانی ئێوەش سوودمەند بن لە بابەتەکە. هیوادارین لە سەرەتای ئاماژەم بۆ دا کە لە ئێستایا دۆخی ئابووری عێراق ڕاستی مایی بەزەییە. من ئابووری ناسنین، بەڵام بەڕێستان شارەزای ئابوورین شەنوکە و یاخود کنە و پشکنەیەکی زانستیم بۆ دۆخی ئێستای ئابووری عێراق بۆ بکە. بەڵێ بەگومانی ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو لە دروستبوونی دەوڵەتی عێراقیە کە پاش 105 ساڵی ئێستا کە دەوڵەتی عێراقی دروست بووە، بێگومان لە ساڵی 27 کە عێراق نەوتی تا دۆزرایەوە و عێراق بووە یەکێک لە وڵاتانەی کە چووە سەر نەخشەی وزەی جیهانی. تەوەقع دەکرا عێراق بێتە یەکێک لە وڵاتە هەرە هێزەکانی ئابووری، چونکە بنەماکانی دروستبوونی ئابووریەکی بەهێزی تێدای عێراق جگە لە نەوتیش. بەڵام بەداخەوە ڕوویا و استراتیجیەکی ئابووریانەی بەهێز نەبوو بۆ دروستبوونی ئەو داهاتە بەهێزی کە لە عێراق لە ڕووی نەوتەوە دەستی دەکەوێت بتوانێت بنیاتی ئابووریەکی بەهێز لە عێراقدا بنرێت. بەداخەوە ئەو نەبوو ئابووریەکی بەهێز بەڵکو بووە تەنها داهاتێکی بەهێز کە ئەگەر بچینە سەر مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقی ئەو نەزیفە اقتصادیانی کە دروست بوون لە ئەنجام بڵێن حکوومەتی عێراقدا، حربی عێراق و ئێران زیاتر لە تریلیۆنی دینار کە ئەو کاتە 90 دلار بوو، پاشان گەماروی ئابووری 13 ساڵی سەر عێراق و بۆ شەڕی کوێتەوە، پاشان شەڕی داعش و پاشان کۆرۆنا و ئێستا شەڕی ئەمریکا و ئێران کە لە هەموو بابەتەکە کاریگەرترە، چونکە لە هەموو ئەو لێچوانەی کە نەزیف اقتصادیانی کە لە دڕی داهاتەوە تووشی عێراقدا بوو هیچیان وەکو ئێستا بەهێز نییە، چونکە لە سەتا بڵێن لەوانەیە 75 تا 80 نەوتی عێراق جگەوەی کە لە ناوخۆدا بەکاردێت لە گەلووی هەمووسەوە هەناردە بکرێت. عێراق مانگانە کە هەمووان دەزانین پێش شەڕەکە نزیکەی 100 بۆ 105 میلیۆن بەرمیلی ڕۆژانی هەناردە دەکرد لە عێراق کە داهاتەکەی ئەگەر بڵین بە 6 دلار واتە 6 میلیار، ئەگەر بە 7 میلیار، ئێستاش نزیک بۆتەوە لە 90. ئەگەر ئەم شەڕە بواە ئێستا عێراق مانگانە تقریبا 9 میلیار داهاتی نەوتی هەبوو کە دەتواندرا بەکاربێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆ عێراق کەوتووەتە یعنی بەهۆی سیاسەتی هەڵەی دوای 2003شەوە عێراق بڵین نەڵێن لە دوای 2003 عێراق ڕژێمی ئابووریەکەی گۆڕا بۆ ڕژێمێکی سەرمایەداری کە خواست و خستنە ڕووە، بەڵام نەتواندرا ڕوویا و استراتیژیەکی کە ئێمە پەرلەمانی هەبوون، پەرلەمانێکی بەهێزی دانانی استراتیژی تەختیتێکی بەهێز بۆ ئەو داهاتە بەهێزە بکرێت کە بتوانرێت ئەو داهاتە بەهێزەی کە لە ڕێگای نەوتەوە دەستمان دەکەوت
کە هەر ئەگەر وەکو بڵێن بەحسێک لەسەر عراق بکرێت لە 2003 بۆ 2019 تەنها داهەتی عراق کە کراوەتە بودجەوە نزیکێ تریلیۆنێ بواتە 1000 ملیار دۆلار بووە. 1000 ملیار دۆلار لە ماوەی بڵێن 15-16 ساڵێکە دەتواندرا بنیاتی اقتصادێکی بەهێزی جگەل لە نەوت بەکاربێنراتە عراق جگەل لەوەی کە وڵاتێکی هاوردەکار بێت ئێستا وڵاتێکی نەک هاوردەکار وایە بەڵکو عقلشی بەلای کەمەوە بیتوانایە بکەوتاتە ئاسی بژێوی ئینتاجی ناوخۆ کە جگە لە نەوت و هاوردەکردن کە لە 1985 ئەمڕۆ کارەساتێکی گەورەی بەسەر عراقدا هێناوە. عراقش ئێستا بەڕاستی گەیشتووەتە مەرحەلەی بڵێن خانقێکی اقتصادی بەهێز کە دەرچەکانی زۆر زەحمەتە، چونکە لەوانەیە شەڕەکەی بینی ئەمریکا و ئیسرائیل بڵێن ئەمریکا و ئێران درێژە بکێشێت کە خۆمان زانی ئێران داخلی هەر شەڕێک بێتن پشووی درێژە لە شەڕە و عراقیش یەکێکە لە هەرە وڵاتە زلهێزەکە لەو وڵاتانەی کە زەرمەندێکی گەورەیە لە ڕووی داهاتی نەوتیەوە. ئێمە سێر بکەین وڵاتانی خەلیج ڕاستە ئەوانیش زۆربەی هەناردەیە بڵێن نەوتەکانیان لە ڕێگای گەری هورمزەوە بوو، بەڵام ئەوان یەدەکێکی باشی بەهێزیان هەیە لەو چەند ساڵی کە نەوتیان فرۆشتووە، هەروەها ڕێڕەویشیان دۆزیوەتەوە جگە لە هورمز ئەتوانین لە شوێنەکانی ترەوە هەناردە بکەن. بەڵێ دکتۆر بۆ تایسەکانیەوە 2023 باڵێن 2005 کە حکوومەتی عێراقی دروست بۆ بەفعلی نەتواندراوە کە بەدیلی هورمز ینی بدۆزرێتەوە. ئێستا کەوایلێتە بە بەرمیل لێرە و لەوێ و ڕێگەی ئەم خەت و ئەو خەتەوە هەناردا کرێت کە ئەمە کاریگەریەکی خراپی لەسەر ئابووری عێراق کردووە. ینی هۆکارەکانی چین کە نەتواندراوە عەقڵێتێکی حەکیم نەبوو لە ماوەی ساڵەیە کە چارەسەری هەبێ. بێگومان بەڕاستی ئەو پلانە ستراتیژیانەی کە وڵاتی پێ ئاوادان دەکرێتەوە بنێت تحتی وڵاتی پێ ئاوادان دەکرێتەوە، ئێمە بڵێن منڵێن کە عراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس بڵێن نظامێکی پەرلەمانی هەمان هەبوو. پەرلەمان بەڕاستی ئەتوانێت بڵێن يعني دوو مەهامێت سەرێکی هەیە پەرلەمان، کێشێکیان تەشریع ئەوەی تر چاودێریە. بەڕاستی لە هەردوو لایە بڵێن ئەو پەرلەمانەی کە هەمان بۆ حکوومەتی احتیمادی دەکردە سەری لە هەردوو ڕۆکەوە بێهێز بوونە، چونکە عراق ناکرێت مەسەرەن ئێمە بین ژمارەی دانیشتوانمان نزیک دەبێتەوە ئێستا بەپێی ئاخر ئەحسایی کە 24 کرا و نزیک دەبینەوە لە 50 ملیۆن ساڵانە ملیۆن و ڕوبعێک ژمارەی دانیشتوانی عراق زیاد دەکا و تەنها احتیمادمان لە 95 بەدەست نەوتەوە بێ و بەڵام یەک قفلێکمانیش هەبێتن ئەویش یەک قفلێکمان هەبێ بۆ هەناردەکردن ئەویش گەروی هورمز بێت. ئەبوایە یعنی تۆ سیاسەتی نێودەوڵەتی ئەمڕۆ سیاسەتی ئابووریە ئەگەر بەهات بواە و ئێمە دەرچێشی ترمان هەبوایە لە شەڕی عێراق و ئێراندا تەسەوڕ دەکەی بڵێن لە هەشتاکان لە کەرکووکەوە تەنها لە کەرکووکەوە نزیکەی 1 ملیۆن بەرمیل نەوت لە کەرکووک هەناردە دەکرا. بەداخە بڵێ بەس لە کەرکووک خەتی ئەوەی تورکی عراقی خەتی سووریامان هەبوو، خەتی ئوردن هەبوو، بەداخەوە ئەمانە بەهۆی ناڕوونی و ناستاتیجی پەرلەمانێکی بەهێز و ئیدارەدانی ئەو داهاتە بەهێزەی کەمان بوو تەنها یەک قفڵمان بەدەسەوە ماوەش گەڕووی هورمز بوو کە لە 100 تقریبا 85 ئێمە ئەو نەوتە لەوێەوە جگەلەوەی کە لە داخل لە بەکاردێنە لەوێ هەناردە دەکرێت. ئەمە جگەل لە بابەتی هەناردەکردنەکە کە ئەو گەرومان هەیە ئێمە شتێکی تریش با بزانین کە احتیمادمان لەسەر تەنها نەوت بوو بە 195 داهاتی عراق نەوتیە، خۆ نرخی نەوت خواستنە خستۆ ڕووی بازارە. هەر پێش ئەوەی شەڕی ئێران و ئەمریکاش دروست بێتن خۆیەشە لەو ڕێگانەی کە ئەمریکا فشاری دەکردە سەر رووسیا بەپیری دێ لە ساڵی 2026 پێش دروستبوونی شەڕەکەش نرخی نەوت دابەزی بۆ خوار شەست کە ئێمە سێ میزانی 23 و 25 کە گەورەترین کارەساتی بەسەر عێراقدا هێنا ناکرێتەوە بودجەیەک دانەی کە بە $70 کە نرخەکەی بەدەست تۆ نییە یعنی ئێمە مانگانە تقریبا ئەو کاتەش کە شەڕەکەش دروست نەبوو بوو عێراق کە بە $70 بڵێن نەوتی دانان بوو بۆ موازنەی ئەو 3 ساڵە مانگانە پێش شەڕەکەش کورتێنانی ملیارە دۆلارمان هەبوو مانگانە. ئەمانە بەڕاستی دروستبوونی
ئەو ناڕوونی و ناشەفافیەتەی ئیدارەدانی ئەو داهاتە بەهێزەی عێراق عێراقی ئەمڕۆ گەیشتوتە ئەمڕۆ. عێراقی 100 کێشەی هەیە، تەنها کێشەیەک نییە کاک فارس لە ئێستادا. عێراقی 100 کێشە هەیە، بەڵام ئێمە تێکەڵاومان کردو لێ تێناگەن. کێشەکانمان ئەوەیەکی بەهۆی داخستنی گەری و هەمزەوە داهاتمان کەمی کردووە. کێشەکەی ترمان هەیە بابەتەکە کە عێراق 108 تریلیۆنی دیناری تەبع کردووە بەهۆی سیستەمی دواکەوتی بانکیەوە بە شێوەیەکی کاش تعاملی کردو لە ماوەی ئەم 23 ساڵەیە. نامتمانەی بە بانکە مەرکەزیەکانی عێراق لەو 108 تریلیۆنە عێراق بەپێی هەموو شەچاوەکان تقریبا 90 تریلیۆنی لە دەرەوەی دەسەڵاتی بانکی مەرکەزیە بەهۆی نامتمانە بوون بە بانکەکانەوە کە سیاسەتی کاش بوو. هەر ئەو سیاسەتە کاشەی کە ئێستا ئێمە لەسەر دەمێکی عەسری 2026 و 2027 ئاخر ناکرێت مەسەرە تۆ بە تەکنۆلۆژیا بەکارهێنی هاوڵاتی تا ئێستاکانە متمانەی بە بانکەکەی خۆی و بدراوەکەی خۆی لەبێتون دراوی سەرەکی تا ئێستا خواستی لەسەر دۆلار، یعنی دیناری عێراقی دووەم عملە بێتن بە دۆلار خەڵک تعامل بکات. ئەمانە یعنی ئەو گەندەڵیانەی کە لە عێراقیشدا کرات سەرچاوەی ئەو گەندەڵیانە و دزی و سپکردنەوەی پارە و هەموو ئەو بابەتانی کە ئێستا ئێمە پێ دەڵین گەندەڵی کراوە و ڕۆژانە لای ملیارات دینار دەدۆزرێتەوە. بابەتەکە بابەتی تعاملکردن و بە کاش سەرچاوەی ئەوەی عێراق ئێستا تووشی ئەم ئەزمەیە بووە کە پێی دەوترێت سیلەی نەقدینیە. بابەتەکە تعاملکردن و بەکاش چونکە هاوڵاتی عێراقیش ڕاستە لەوانەیە موچە لە ڕێگای ئەلکترۆنی و بچێتە سەر حساب ئەلکترۆنیەکەی، بەڵام متمانەی بە بانک نییە. لەبەرەوەی لە بازارشدا بڵێن سیاسەتی دین کاش ئیشکردن هەیە لە بازاردا، موچەخۆرەکەش هەر لەگەڵ دابەزینی بۆ سەر حسابەکەی و جەزیە کاش سەحب دەکاتن. ئەمانە وای کردووە عێراق ئێستا هەردوو کێشەکەی تا ڕادەیەک لە دەستی خۆی دیانە. ئەوەی کەمبوونەوەی داهاتەکە لە دەستی خۆی دانیە، ئەوەی تریش بێمەتمانەی کە بە کاشیشی کردووە سیر نەقدەکەی کەم بووە. ئێستا عێراق بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کۆمەڵی چارەسەری لەس بەردەمدایە، بەڵام هەموو ئەو چارەسەرانی کە لە بەردەمیایەتی کاکپارێز وەک بڵێ چۆن دارمانێک بۆ عیلاج بەکاردێنی پێڵە ساتیپەیە کە تەسیراتی جانبی هەیە بەو شێوەش ئەو چارەسەرانە بکات بەڕاستی کاریگەریەکانی لە داهاتوودا لەسەر ئابووری عێراق تاسیر دەبێت. بۆ نمونە ئەگەر بێت و عێراق ئێستا قەرز بکات، قەرزی داخلی بکێتن قەرزی خارجی بڵێ ئەمە یەکێکە لە شەکانی هەڵاوسان دروست دەکاتن و قیمەتی دیناری عێراقی کاریگەری لەسەر دەبێت. ئەمەیەکێ لە چارەسەرەکان. چارەسەرێکی ترمانەیە ئەوەیە کە نرخی دینار بەرامبەر دۆلار بگۆڕێت. ئەمەش هەڵاوسان دروست دەکات چونکە ئێمە وڵاتێکی هاوردەکارین، هەر گۆڕانکاریەک بەسەر نرخی دۆلار بەرامبەر دۆلار بکاتن، ئێمە وڵاتێکی هاوردەکارین، نرخی کاڵەکان لە بازاردا بەرز دەبێتەوە و دەبێتەوەی هەڵاوسان. بابەتێکی ترمان هەیە بەڕێی من ئێستا باشترین چارەسەر بەڕێی من ئێستا باشترین چارەسەر بۆ ڕزگاربوونی عێراق لەم کێشەیە ئێستا بەڵام پێویستی بە پەرلەمانێکی جەری هەیە بتوانێت ئەو بڕیارە بدات عێراق دراوەکەی بگۆڕێت بە حجەی ئەمە ڕێگە چارەیە باشە، ڕێگە چارەیەکی زۆر باشە. عێراق ئەو بڵێن ئەو کوتلە بارستای دارایی کە هەیەی کە بڵێن 8 تریلیۆنی چاپ کردووە مقابلی ئەو نرخی کە دانراوە ئەو یەدەکەی هەمانە، ئەگەر بتوانێت پارە چاپ بکات پێویست ناکە ئیتر من بە دوای گەندەڵەکانە بگەڕێم و ئەوەنە ملیاری لێلایە و ئەوەنە ملیاری لێلایە و حکوومەت خۆی بەشغولکان بە بابەتان واتە بەدیل پارەیەک جگە لەم پارەی ئێستا. بەڵێ ئەم حزیەکی زۆر باشە، هەم لە ڕووی ژمارەیەوە مەسەلەن بارستە بڵێ دینارێکت کەم دەکاتەوە ژمارە سفرەکان لابدەی، هەم ئەو پارە دزراوانەی بەهۆی گەندەڵیەوە کە لە دەرەوەی بانکە ڕسمیەکانی عێراقن کە تەبیعی نین، تەمان ئەوانە ناتوانن بێن پارەکان بگۆڕنەوە و عێراقیش سوولێکی نەقدی 100% وەک ئەم ڕێکارە ئاسانە دکتۆر؟ زۆر ئاسانە، بەڵام پێویستی بەوەیە ئێستا پاڵپشتێکی لایەنە سیاسیەکان و پەرلەمانی هەبێتن بۆ ئەوەی یعنی بتوانێت زەربەیەکی گەورەی و بەهێز لە هەموو ئەو پارە ناشەرعیانە بدات کە بەهۆی گەندەڵیەوە حکوومەت ئەمە ئیشی نییە من ڕۆژانە خۆی مەشغول بکات بەوەیە کە چەند ملیار دزرا و هەرخۆ ئێستاکانە وەکو من وتم ئێستا لە بەرنامەکەیە لەو 108 تریلیۆنێکی چاپی کردووە بەڕەسمی نزیکی لە
دا دوانزەی لەژێر دەستی بانکی مرکزیە ئەوەی لە دەرەوەی دەسەڵاتی بانکی مرکزیە بە گۆڕینی ئەم پارەیە زۆر بە ئاسانی ئەتوانرێت سەیطرەیەکی تەواو بکە وسیل نەقدەکەشی بێتەوە و هەموو ئەو سەرچاوە پارانەی کە بە ناڕەسمی و ناشەرعی لە ماوەی ئەم 23 ساڵەیە دزراون ئەتوانرێت هەمووی لە جێ خۆی بکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمریکا 500 میلیۆن دلار نات بۆ عێراق، ینی ئێمە زانی کە پارەی نەوتی عێراق فرۆشترێ ئەچێتە خەزینەی ئەمریکا و پاشان ڕەوانی عێراق دەکرێتەوە. ئەم پارەی کە هاتە عێراقەوە چی لە وەزعی ئابووریە گۆڕێ؟ بێگومان بەپێی ئەو ڕێکەوتنەیە کە لەگەڵ ئەمریکا کراوە داهاتی نەوت ئەچێتە وەزارەی خەزانی ئەمریکی و لێشی تەحویلی عێراق دەبێت. بێگومان ئەو پارەی کە عێراق ناردوێتی عێراق بەڕاستی ئەوەی کە ئەمریکا ناردوێتی لەم ئەخیرا 500 میلیۆن دلار واتە نیم میلیارد بووە. کاریگەریشی ئەو تۆی نییە کاک فارس لەسەر بابەتەکە چون عێراق بۆ دابینکردنی خەرجی ئەساسیاتەکانی کەموچە و خەرجی ئەساسیەتەکانی ترە نزیکی 7.8 تریلیۆنی پێویستە واتە بەلای کەمەوە پێویستی بە 5 میلیارد دلارە مانگانە تەنها بۆ خەرجی ئەساسیەتەکانی بێزگە لە پرۆژەکان. بەڕاستی ئەمە یەکێکە لە کێشەکان بەڵام عێراق بێزگە لەو دوو کێشەیەکی باسم کرد کێشەیەکی تریشی هەیە. عێراق ئەو پارەیە کە مانگانە پێویستێتی سەرچاوە سەرەکیەکەی بۆ ئەوەی دینار بگەڕێنێتەوە بانکی مرکزی و بۆ ئەوەی بتوانێت موچە دابین بکات بێگومان عێراق وڵاتێکی هاوردەکارە لە ڕێگای مەرەسەی ئەلکترۆنیەوە بە 1310 دلار دەدا بە بازرگان بەڵام کێشەیەکی تریشی هەیە عێراق چونکە لەبەر ئەوەی کە عێراق پێش ئەوەی کە جوڵەیەکی تەواو لە ناو بازرگانی و بڵین گەروی هورمز نەگیرا بوو گەروی هورمز تەنها کێشە نییە بۆ ئەوەی کە داهاتی عێراق لە ڕووی نەوتیەوە کەمی کردووە بەڵکو هاوردەکردنەکانیشمان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیاوە کولفەکانی زیادی کردووە. عێراق ئێستا لە هەموو محافزاتی وەکو ئێمە وەکو ژووری بازرگانی کەرکووک کە مانگانە راپۆرت بەرزەکەینەوە بابەتێکمان هەیە کە مانگانی اجتماعی لەسەر دەکەین ئەوش ئەوەیە وەزعی بازار. وەزعی بازار عێراق جاران وەکو وتم نزیکەی 200 میلیۆن دلاری دەگۆڕی و بازرگان پێویست بوو لە ڕێونکردبووی هاوردەکردن. ئێستا عێراق ئەوەش نەماوە یعنی داواکردن لەسەر دلار نەماوە پارەکە ئەگە بگاتە بانکی مرکزیش تەڵەب لەسەر دلار نییە بۆی عێراق بتوانێت جارێکی تر ئەو دینارە بگەڕێنێتەوە بانکی مرکزی و مانگانە خۆی لەو ئەزمە سیلی نەقدیە نەجاتدا. باشە دکتۆر ئەوە پارانی کەوا دەستی بەسەراگیرە لە ماوەکانی ڕابردووە لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەمەش یانی من لە چەند ڕۆژی ڕابردوو جملت لە چەند شارەزایەکی بواری ئابووری ویان ئەمەش هیچ لە وەزعەکە ناگۆڕێ هێشتا ئەم مەبلەغەش کەمە بەش ئێوە ناکە کە باڵانسی ئابووری عێراق ڕاست بکاتەوە. کاک فارس وەکو بە جەنابتم بەڕاستی ئەو سویلە نەقدیەی کە لە دەرەوەی بانکی مرکزیە 90 تریلیۆنە نیشانەی ئەوەیە کە لێچوونیەکی نەزیفێکی گەورە لەسەر ئەو کولە نەقدەیە کە لە عێراقدا هەیە کراوە. ئەو پارەی کەوا ئەو پارەدراوەی کە لە ڕێگای ناشەرعیەوە پێی دەڵێن گەندەڵی سپیکردنەوەی پارە قاچاقی پارە ژمارەکە زۆر گەورەیە. جا چی بە شەرعی لای هاوڵاتیەکی کە متمانەی بە بانکی مرکز بە بانک نییە لای خۆی دایناوە کە شەرعیشن کوتەکەی زۆر گەورەیە بۆی ناشەرعین جزئێکی لەوانەیە بەسیط بێت لەوانەیە نەگاتە 2 تریلیۆن دینار کە بە ناشەرعی لەوە دەرەوە بەڵام چاسەری کێشەکە ئەوەیە وەکو وتم متمانە بۆ بانکی مرکزی بکرێتەوە سیاسەتی کاش بە دینارکردنی بازار بکرێتە دینار و ئەوەی کە چارەسەری حەقیقیە عێراق ئێستا پێویستی یعنی ئێستا تووشی کێشەکە بووە کێشەکە مانگانە پێویستی بە چارەسەرە یعنی پلانی درێژخایەن بۆ ئەوی بڵێن جارێکی تر نەوتە فرۆشینەوە جارێکی تر جوڵەی بازرگانی بکرێت و ئەم بابەتانە چاسەری کێشەکە ناکات. کێشەی عێراق ئێستا جگە لە داهات کەمبوونەوەی کێشەی سوولەی نەقدی هەیە کە هەمومان لەم ڕۆژانەیە بەڕاستی وەکو ئەترافێکی حەقیقی وەزیری بەڕێز وەزیری دارایی عێراق کەوتی چەند وەزارەتێکم ماوە با پارەکانیان بدەم ئەمجا پارە کۆکەمەوە بۆ ئەوەی بتوانم موچەی هەرێمرێ کۆکردنەوەی پارە مانای نیمە. يعني هاتو أقل لمصطلحاتش تحليلي بوبكين كالت دواي أما بارا كوكاموا وهذا اللي جير دسميه كابو أما اعترافي شيء حقيقية كحكومتي عراقي استا توشي تحديات شي جوري اقتصادي بو زيقلوش كان فارس إما لبير ما نتشي إما صالي 26
ساڵی 26 موازنەمان ئەسڵن هەر نەبوو. بەڵێ 23 24 و 25 موازنەیەکی زۆر گەورەمان زەبەلەحمان هەبوو کە تەجاوزی وارداتی عراقی کردو بە 6 تریلیۆن عەجز کە لە 3 ساڵای کردە 180 تریلیۆن. ئەمە قەبارەیەکی زۆر گەورە و بارگرانیی گەورە بەسەر بەڕێز ئێستا عەلی زەیدیەوە دەبێت کە چۆن مەسەن خۆزگا ئێمە ڕاستە ئەو موازنە گەورەیە بودجە گەورەیەمان کرد بە 200 تریلیۆن خۆزگا بباتە هۆی چاکردنی کردی کشت و کاڵی کردی بڵێن سەحا کردی کارەبا ئەبینین هەموو لە جێ خۆی ماوە کەچی ئەم موازنە گەورەیەمان هەبووە. ئەی چی پێکرێ زەیدی دوکانی بوون لە ئێستا هاتە سەر قاسەیەکی بەتاڵ چی پێکرێ؟ بڵێ ئێمە بەڕاستی ئێستا چاوەڕێی ئەوەین کە 26 بس قانونی دیداری مالی عراق بەڕێوە ڕۆیشتووە یەک لەسەر 12 بڵێن بودجەی 25 بەڕێوە چوە. بەڵام ئێستا لە سەروبەندی دیاریکردنی بڵێن بودجەی 27 بەڵام بودجەی 27 چۆن دیاری دەکرێت خۆ بودجە هەرمانای ئەوەیە هاوکێشە بکرێت لە نێوان خەرجیەکان و داهات. عراق ئێستا داهاتەکەی لە 185 کەمی کردووە واتە تۆ ئەگەر بەردەوامی ئەم شەڕە ببێت بەردەوامی ئەم شەڕەی ئەمریکا و ئێران بێت بێگومان وارداتی عراق زۆر کەم دەبکرێت ئەگەر موازنەش بکرێت لە 27 موازنەیەکی زۆر تعجیزی کەم دەبێت کە بێگومان یعنی حەجزێکە لە 175 حەجزە بێتن زۆر کەم ببێتن یعنی بە هیچ شێوەیەک جارێک تر عێراق بەم نزیکانە ناگەڕێتەوە سەر ئەوەی کە جارێکی تر 150 میلیارد دلار واتە 200 تریلیۆن و ئەمانە بکە بە موازنە. باشە دکتۆر پێم خۆشم پرسیارە وەڵامەکەی بەڕاشکاوی بمریتەوە. هەموو پرۆژەکان لە عێراق وەستاون ئێستاکە کێشە بۆ موچەی موچەخۆرانیش دروست بووە. پرسیارەکەوەیە موچەخۆرانی عێراق لە موچەکانیان بترسن یاخود دەرچەیەکی ڕێگە چارەیەکی بووی لە کات و ساتی خۆیان موچە دابین بکرێت چکەوە 2-3 مانگە موچە تاخیرە بێت لە عێراق. بەڵێ بێگومان من وابزانم لە قسەکانما ئەوم دیاری کرد عراق کۆمەڵێ ڕێگە چارەی لەبەردەمدایە بەڵام چارەسەرەکان بەڕاستی کاریگەریەکانیان لە داهاتوودا دەست دەکەوێت لەسەر عراق. یەکێ لەوانەیە کە وتمان ئەتوانی عراق قەرزی ناوخۆیی و دەرێکی بکات کە وەکو چارەسەرێک بۆ ئەم کاتە. یەکێ لەوانەیە کەوا بتوانێت نرخی دینار بەرامبەر دۆلار بگۆڕێت ئەوش بڵێن وارداتی عراق بڵێن لە ناوخۆ زیاد دەکات. عراق لەم ماوەی پێشوودا وەکو بینیمان کە سەرچاوی داهاتی نەوتیەکانی وی زیاد کە ئەوش ڕێگە چارەی گومرگی زیاد کرد بە ڕێژە 150 تا 180 تەمەنەوەش کاریگەریەکانی زۆر گەورە بوو لەسەر وەزعی بازار کە گرانیەکی تا ڕادێک لە 150 بۆ لە 130 لەسەر کاڵاکان زیاد کرد ئەوش هەر هاوڵاتی کە بڵێن موچەکەی سابتە و کاڵا لە بازاردا بەرز دەبێتەوە ئەوش کاریگەریەکانی تر بوو. عراق یاخود بتوانێت وەکوتم بەحجەی ئەوەی کەوا سفرەکان لادات ئەتوانێت ئەوکوتە نەقدیەی کە 108 تریلیۆن دینارەکە بوو بیکات بەبێ سەفەر واتە بێتە 108 میلیارد دلار دینار ئەتوانێت چارەسەری پیشەکانی بکات و ئیلا عراق بەڕاستی ئێستا لە بەردەم یعنی بڵێن مەفرەخێکی چارەسازی ئابووری و داهاتیایە چارەسەرەکانی ئاسان نییە. ئێمە ناتوانین هەوڵ بدەین بەڕاستی ڕەشبین بن و بۆی خەڵک تووشی ئەوە بێت بەڵام واقعی ئەمڕۆ بەڕاستی ئەوەیە چونکە دەرکەوتووە یعنی وەک بڵێ دەرکەوتووە کە عراق ئێستا هەموو هەوڵەکانێتی بۆی موچەمدا موچەش تقریبا دا بۆ 15 ڕۆژ دواکەوتووە واتە لە ئەزمەیەکی سویلەی نەقدیە ڕاستی عراقی فلاس ناکاتن یەکێکی 100 میلیارد دلاری هەیە بەڵام ئەمڕۆ تۆ پێویستی بە سویلی نەقدیەکەیە بۆی موچە بکەیت چونکە دوو بابەتی جیاوازن ئەگەر حکوومەتی عراق هەرواش بڕات لەوانەیە دەست بۆیە دەکەش بەرێت ئەوش بە قەرزە بێت ئەوش کاریگەریەکی گەورەی دەبێت لەسەر نرخی دینا بەرام دۆلار کە متمانەی لەسەر نامێنێت ئەوش یعنی هەر یەکە لەو ڕێگە چارانەی کە باسم کرد هەمووی ڕێگە چاران بەڵام کاریگەری لە داهاتوودا لەسەر عێراقدا دەبێت کە درێژخانە و هەم جارێکی تر هاوڵاتی باچەکەی دەدات. باشە دەنگۆیەکە بوو کە ئێران تەنگەی هورمز بۆ کەشتێنەوتەکانی عێراق بکاتەوە یاخود ئەو ڕێگەیە بکاتەوە تەنها کەشتەکانی عێراق پێ تێپەڕ بن و نەوت هەناردی وڵاتانی دەرەوە بکرێ ئەگەر بێت و ئێران ڕێگە چارەیە بەرامبەر بە عێراق بکات ئابووری عێراق و داهاتەکەی باشتر دەبێ. بێگومان یعنی یەکێ لە ڕێگە چارەکان
ئەگەر بتوانێت ڕێککەوتنێک لە نێوان ئێران و عێراقدا بکرێت وەکو کە عێراق ئێستا لە ئەزمەیەشی تەواوی داهاتی داراییدایە بێگومان 100% چارەسەرە بۆ بابەتەکە چونکە ئەمڕۆ ئێستا عێراق هەمومان دەزانی نرخی نەوت نزیک بۆ $90 کە عێراق بتوانێت مانگانە ئەگەر 100 میلیۆن بەرمیل نەوت بنێرێتە دەرەوە واتە 9 ملیاری دەست دەکەوێت یعنی دووقاتی ئەو موچەیە ئەو سولە نەقدەیە کە پێویستێتی بۆ موچە دەستی دەکەوێت و عێراق احتیمالی لە 5 لەسەر نەوتە ئەگەر ڕێگە ڕێڕێوی نەوت فرۆشتنەکەی بکرێتەوە بێگومان وەکو انتعاشی دڵوایە یەکسەر چارەسەرە. باشە سەبارەت بە هەرێمی کوردستان خۆی لە هەرێم 2014 تا ئێستا کێشەی موچە هەیە بەڕاستی بەداخەوە کەکەوا بووە ئەگەر عێراق تووشی ئەم نەکسە یاخود ئەم شکستە ئابووری بێتەوە لە هەرێمی کوردستان وەزعەکە چی لێت بە تایبەت کە ئێستاکە موچە خۆرانی هەرێمی کوردستانیش لە بەغدا دەوڕەوانی هەرێمەکرێ. بەڵێ بێگومان عێراق ئێستا لە ڕووی بڵێن موچەوە یا بڵێن سوێن نەقدیەکەوە هەموو یەک پاکێجە بە پێی ڕێکەوتنی کراوە موچەی هەرێمیش کەوتۆتە سەر بەغدا کە نزیکەی هەموو مانگەنەوە 980 ملیار شتێکی لەو بابەتانەیە حکوومەتی عێراق بەداخەوە بە حجەی ئەوەی کەوە مەنەسەی ئەلکترۆنی و هەروەها بڵێن هەنیە کێشەی ناڕوونی گومرگ و ئەو بابەتانە کێشەیەکی زۆری بۆ هەرێم دروست کرده بوو کە موچەکان لە کاتی خۆیان نادرا بەڵام بە پێی ڕێکەوتنانی کە ئێستا کراوە بە تایبەتی لە دوای ئەوەی کارێکی زۆر باشە ئەوەی کەوە ئەحسای 24 کرا ئەو حجەیە نەما کە میزانی بڵێن بجێی کوردستان یا حسەی کوردستان لە حکوومەتی عێراق ئێستا تقریبا 14.1 کە بێتە نەک 12 ئەمما بەتانە پێویستی بەتایبەتی ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتەکەی دواکەوتۆ و پاش نزیک بۆتەوە لە دوات نزیک بۆتەوە لە 2 ساڵ حکوومەتی هەرێم دروست نەبووە ئەمن کاریگەریێکی گەورەی هەیە لەسەر بڵێن تەفاهمکردنی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بۆ چارەسەر کێشەکان بەڵام من بەڕاستی ئەوەی کە ئەبینم بەڕێز زەیدی ڕاستە کێشەی گەورەی هەیە بەڵام لە چارەسەرکردنی کێشەی هەرێم و بابەتی بڵێن موچەی هەرێمدا جددیە تەنها کێشەیەکە بوو لە نێوانیاندا ئەوش بابەتی 120 ملیارەکە و مانگانەکە لە داهاتی غێرنەوتیە وابیدا بەغدا ئێستا بە شەوی مەقاسەد دەیبڕێتەوە حجێش نەماوە بەڵام عێراق بڵێن چی عێراق ئیتر هەمووی لە ئەزمەیەکی اقتصادی گەورە و داهاتی و هەروە سیولەی نەقدیشدا هەیە. دەست خۆش دکتۆر سپاس دەکەم ئەگەر لە کۆتاییدا خاڵێک سەبارەت بە دۆخی ئابووری عێراق ما بێ باسمان نەکرد بێت ئەیکەمە دو قسە بەڕێستان زۆر سپاس بۆ میواندارەکەدان هیوادارین ئێمە ئەوەی کەوا تحلیلمان کرد بێتن بۆ وەسعی ئابووری عێراق ڕەشبینیەک نەبێت داوای لە بردن بنێران دەکەم بەڵام ئەواخر حالە بەداخەوە ئێمە ئێستا لە ساڵی نزیک دەبنە 27 باچی ئەو هەڵا ناڕوویا و ناستراجیانەی حکوومەتە یەکگرتوەکانی عێراق دەدەین کە بەداخەوە داهاتی نەوت نەبووە خۆشگوزەرانی بۆ وڵاتە. دووبارە سپاس دەکەم ماندوو نەبن بە هیوای چارەسەر ئیترێک بەڵام لە هەموو کات و سەردەمێکە عەقڵێکی حەکیم هەبێت چارەسەریش ئاسانە. بێگومان دەست خۆش دووبارە سپاس دەکەم. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون خواتان لەگەڵ.